ڕاگەاندنی هاوبەشی کمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی 16 سەرماوەز هێمای خۆڕاگری دژ بە ستەمکاری و ئیمپریالیسم. 71 ساڵ بەسەر ناڕەزایەتی خوێندکاران لە 16 سەرماوەزی 1332 دا تێدەپەڕێت. ئەو ناڕەزایەتیە خوێندکاریە ئەکتێک بوو بەرامبەر بە کودتا نەنگینەکەی 28 خەرمانان و سەفەری نیکسۆن بۆ تاران دوای کودتاکە. کودتای ئیمپریالیستی خەرمانانی 1332 بە هەماهەنگی دەوڵەتەکانی ئینگلیس و ئەمریکا دەوڵەتی محەممەد موسەدقی ڕووخاند و بە گەڕانەوەی محەممەد ڕەزاشا سەردەمێکی تاریکی لە ستەم سەرڕۆییەکی تند و تیژ و پشوبڕی بۆ ماوەی چارەکە سەدەیەک بەسەر ئێراندا زاڵ کرد. پێش لە شۆڕشی ڕێبەندانی 57 مێژووی هاوچەرخی ئێران دوو خاڵی وەرچەرخانی گەورەی لە سەرکوتی خەباتی ئازادی خوازانی خەڵکی ئێران بەخۆیەوە دیتووە. یەکەمیان بە کودتاکەی ئینگلیس و هێنانەوە سەردەسەڵاتی ڕەزاشا لە ڕۆژی 3 ڕەشەمەی 1299 دا دەست پێ دەکات کە مەبەست لەی بریتی بوو لە ناوبردنی سەرجەم دەستکەوتە دموکراتیکەکانی شۆڕشی مەشروتە و دووهەمیان بە کودتا ڕسواکەی 28 خەرمانانی 1332 لە دژی جەبهەی ملی و دەوڵەتی موسەدق دەستی پێکرد کە دواتر خەباتی ئازادی خوازانی خەڵکی ئێرانی خستە ژێر زەبری ستەم و سەرڕۆیی و خەفەقان و سیمای ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بە شێوەیە گۆڕی کە ئەمڕۆ بە چاو دەیبینی. سەرکوتی بزوتنەوە ڕزگاری خوازەکان و بەهێزکردنی ڕەوتی ئیسلامی بە بیانی پێکهێنانی پشتێنەیەکی سەوز لە دژی یەکێتی سۆڤیەت زەمینەی سەرهەڵدانی بناژە خوازە ئیسلامیەکان چه شیعە چه سوننە و چه یەهودی ڕەخساند کە بە دەسەڵات گەشتنی کۆماری ئیسلامی خاڵی دەستپێک و هێزی بزوێنەرێتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمڕۆی لە دەست بناژە خوازی ئاینیدا گرفتار کردووە. بزوتنەوەی خوێندکاری ئێران لە سەرەتای دەستپێکی ناڕزایەتیە خوێناویەکەی ڕۆژی 16 سەرماوەزی 1332 کە بە خوێنی سووری مستەفا بزرگنیە ئەحمەد قەنچی و مهدی شەریعەت ڕەزەوی ئەودرا بە درێژایی 70 ساڵی ڕابردوودا لە دژی ستەم و سەرڕۆیی هەردوو دەسەڵاتی سەڵتەنەتی و ئیسلامی خەباتی کردووە. خوێندکارانی خەباتکاری ئێران لە دوای شۆڕش لە دژی دەسەڵاتی سەرڕۆ و فاشیستی مەسحەبی کە جێگەی ستەمی دڕندانەی پاشایەتی گرتبەوە دەستیان لە خەبات و تێکۆشان هەڵنەگرت و لە دۆخێکدا کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە بەهۆی سەرکوتی لە ڕاددەبەدەر هێشتا بە شێوەیەکی بەربڵاو پێیان نەنابووە ناو مەیدانی خەباتەوە، ئاڵای ناڕزایەتیان لە دژی زوڵم و ستەم و سەرڕۆیی و بێمافی و پێشێلکردنی کەرامەتی ئینسانی بەرز ڕاگرت و لەم پێناوەدا ڕەنج و ئازارێکی زۆریان تەحمل کرد. ئەم بزوتنەوە ناڕزایەتیە پڕ لە شانازیە بە هەموو توانای خۆیەوە دژی دەسەڵاتی فاشیزمی ئاینی لە زانکۆکان بۆ پاراستنی سەنگەری وشیاری و ئازادی خەباتی کردووە و نەیهێشتووە کە ئامانجی شومی یەکخستن و ئاوێتەکردنی حەوزە و زانکۆ بەکردەوە دەبێت. بزوتنەوەی خەباتکار و پێشکەوتن خوازی خوێندکاری ئێران بە درێژایی تەمەنی دەسەڵاتی فاشیزمی ئیسلامی هاوخەبات و هاوڕێ و هاوپەیمانی جەماوەر بووە. ئەم توێژە وشیارەی کۆمەلگا بەردەوام لە خەبات و ناڕزایەتی ساڵەکانی 78 88 96 98 و ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا حزوری بەرچاویان بووە و ژمارەی خوێندکاران لە ناو گیان بەختکردوانی ئەم ئاخێزە سەلمێنەری ئەم بەشداری و حزورە چالاکانەیە. دروشمی ئیستراتیژیکی ڕفۆرمخواز ئوسولگەرە ئیتر تەواوە ماجرا و هاتنە دەرەوەی بزوتنەوەی خوێندکاری لەژێر کاریگەری ڕفۆرمخوازانی حکوومەتی و دەفتەری تەحکیمی وەحدەت لە زمرەی دەستکەوتە بێگەڕانەوەکانی بزوتنەوەی خوێندکاری بوون. بەڵام ئێستا کە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینە بەڕابەرایەتی ژنانی بوێری وڵات ئاڵای خەبات لە پێناو ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان و خەبات لە دژی هەڵاواردنە فرە ڕەهەندەکانی فاشیزمی ئاینیان لە پێناو دەستەبەرکردنی مافی یەکسان بۆ سەرجەم دانیشتوانی وڵات بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز و ئاراستەی جنسی نەتەوە ئاین فەرهەنگ و زمان بەرز کردوێتەوە و ئێستا کە بزوتنەوە داواکاری تەوەرە چینایەتیەکانی کرێکاران و زەحمەتکێشان لەوانە کرێکارانی نەوت، گاز، پێترۆشیمی و گواستنەوە، مامۆستایان، پەرستاران،
خانەنشینان جوتیاران و ژینگە پارێزانی وڵات بە دروشمی ژیانێکی شایستەی کەرامەتی ئینسانی بۆ هەمووان ئاڵای خەباتی چینایەتی چینی کرێکاریان بەرز ڕاگرتووە و بزوتنەوەی خوێندکاری وەک چینێکی وچیار و گەنجی کۆمەلگا شان بەشانی خەبات لە پێناو نان و خەبات لە پێناو ئازادیدا تێدەکۆشێت و هەندێک جاریش ڕۆڵی خاڵی لێکهەڵپێکانی ئەم بزوتنەوە ڕوو لە گەشانەی بینیوە و یارمەتی دەربووە بۆ چاندن و بەهێزکردنی تۆی وشیاری لە ناو ئەو بزوتنەوانەدا. دەسەڵاتی سەرڕۆی دینی و فاشیزمی مەسەبی لە ترسی ڕۆڵی وشیاردەرانە و خەباتکارانەی بزوتنەوەی خوێندکاری ئێران و بزوتنەوەی لاوانی وڵات وەک هاوپەیمانانی بزوتنەوە ئازادی خواز و عەداڵەت خوازەکان سیاسەتێکی توندی سەرکوتکردنی ئەم بزوتنەوەی گرتوۆتە بەر. ئەم سەرکوتە تند و بێبەزەیانە بە درێژایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەردەوام بووە. بەڵام ئاستی ئەم سەرکوتکردانە دوای ئاخێزی شۆڕشکێڕانی ژینە بە خێراییەکی زۆر پەرەیسەندووە. بەرپرسانی ئەمنیەتی ڕژیم ڕۆڵی ئەجگار کاریگەر و خۆنەویستانەی خوێندکارانی پێشکەوتن خواز و شۆڕشگێڕیان بەچاو بینیوە، هەر بۆیە سەرکوتی تند و بێبەزەیانەی ئەم بزوتنەوەیان کە بەشێکە لە بزوتنەوەی لاوان و هاوپەیمانی بزوتنەوەی سربەخۆ و شۆڕشگێڕانەی ژنان و بزوتنەوەی چینایەتی چینی کرێکار گرتوۆتە بەر. شەپۆلی بەربڵاوی دەرکردنەکان، هەڵپەساردنەکان، بێبەشبوون لە خوێندن، دوورخرانەوە، زیندانیکردن و بەرتەسکردنەوەی بواری هەڵسوڕاوانی خوێندکاری لە 2 ساڵی ڕابردوودا بەیانگەری ئەم سیاسەتەیە. ئەم سیاسەتە نەک هەر بەرۆکی بزوتنەوەی خوێندکاری و خوێندکارانی چالاکی گرتووە، بەڵکو بە شێوەیەکی سەرسوڕهێنەر پەرەی سندووە بۆ سەرکوتی مامۆستا پێشکەوتن خواز و دموکرات و جەماوەریەکان. ئاشکرایە کە دەسەڵات هەوڵی بە پادگانیکردنی زانکۆ دەدات، بەڵام بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خوێندکاری و پاڵپشتی و هاوسۆزی مامۆستا جەماوەریەکان بربەستێکی گەورەی لە بەردەم ئەم سیاسەتە فاشیستیەدا دروست کردووە. ئەمە ئەو نەریتەیە کە بزوتنەوەی ناڕەزایەتی خوێندکاری 16 سەرماوەزی 1332 لە دژی ستەم و سەرڕۆیی سەڵتەنەتی و هێژمونی ئەمپریالیستی چەخماخەکەی لێدا و بڵێسەکانی ئاگری ئەم بزوتنەوەیە لە دژی ستەم و سەرڕۆیی فاشیزمی ئاینیش درێژەی کێشا و ئەمڕۆ بە ڕووباری ئاخێزی شۆڕشگێڕانی ژیناوە پەیوەست بووە. پیرۆز بێت 16 سەرماوەز ڕۆژی پەر لە شانازی خوێندکاران. بڕوخی ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بەژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران سێشەممە 13 سەرماوەزی 1403 بەرابەر لەگەڵ 3 دەسامبری 2024.